بەڵێ لەگەڵتان بەردەوامین ئەوە لەگەڵ سەرکۆیە باسی ئەوەمانەکە ئایسە چی خۆشە سەرکە چایەکت لە بەردەما بێ بەڵام چاکە خۆی نەها دەسە بە کوپی چاکە گەرم بکەیتەوە بۆ باسی چاکەوە تا لەو سا ئاگرێکم کردەوە بۆ برادەران کاتاری خۆم باخوان گەرم کەنەوە ئاگرێکی زۆر باش بوو ئیتر ئەڵێ دووشیش جگەر و گۆشت و جا لە پەنای قۆریەکە دابنیت و من وتم ئایسە بۆ من جەڵێنەوە کاو لەسەری نەبێوتی ئایسەکەینەوە کاوە خوڕە ئایسە یەوێتە ببرژێنی هەر نەبێ دووشیش جەرگی لەسەر وایە بمان خواردە بەنانەوە بەخوا تامیشکێ بوو وانە نەمازانێکی نامان هێنا تازە مەگەر هەر باسی بکەیت لەگەڵتان بەردەوام ببین باسی خواردنمان کرد خواردن بۆ تەمەنە جیاوازەکان بێگومان تایبەتمەندی خۆی هەیە و بە تایبەت بۆ منداڵە کە شیرە خۆرەیە سەرکە چون هەموو خواردنێکی پێنادرێت بە تایبەت ئەگەر ئەو منداڵە تەنیا شیری پێبدرێت و بە تایبەت تریش ئەگەر بوون ئێستا لەبەر هەر هۆکارێک دایکەکە نەتوانێت شیری خۆی با بە منداڵەکە یان لەپاڵ شیری خۆی شیری مەمەیان شیری وشکی باتێ لەم کاتانەیە بابەتێکی زۆر گرنگ دێتە ئاراوە هەندێک جار ئەم شیرە بە مناڵە ناکەوێت لەم کاتانەیە دایک و باوکەکان نەزانن چەند دۆخێکی ناخۆش و نەخوازراوە دروست ئەبێت چون بەردەوام ئەوان هەوڵەیەن شیری تر بۆ مناڵەکە تاقی بکەنەوە منداڵەکە شیرەکەی پێناکەوێ ئەڕشێتەوە گرفتی تەندروستی بۆ دروست ئەبێت یاخود بۆ نمونە تەنیا ئەوە نییە مناڵەکە بۆ نمونە ئابەم شوەیە هەندێک جار تامی شیرەکەشی پێخۆش نێسەر و ئەها کە شیر بۆ مناڵەکە ئەگۆڕی ئالم کاتانەیە بۆ نمونە تامی شیرێکی پێخۆشترە یان ئەها تەمەنی ئەگۆڕێ مانگەکانی تەمەنی ئەگۆڕێ ئەبێت دەرەجەی شیرەکەی بۆ بگۆڕی بۆ نمونە شیری 6 مانگ لەگەڵ شیری 1 ساڵە جیاوازە شیرەکەی بۆ گۆڕن ئەڵێ تامی شیرەکە جۆری شیرەکە یەک جۆر بۆ من ئەو برندێک کە بۆی بەکارێنەوە بەڵام تامەکەی ئەها کە تۆزە گۆڕانکاری بەسەرەدەی تامەکەی کە گۆڕاوە ئیتر لەبەر چاوی کەوتە شیرەکەش ناخوا دا تۆ باشی تۆزە شارەزاوی هەیە لە شتانە من لەبەر خوشکەزاکان خوا ماشەڵات تۆ بەخێوانەکەی لەگەڵ یادای ئەها ئەڵێ نۆپاچکە نۆ کەسی ئەوێ هەر بۆیە ئەبێ لەم کاتانە بەڕاستی بەتایبەت مناڵی ئێستا کە ماشەڵڵایان لێبێت جیاوازن لەگەڵ مناڵی تەمەنی بەخوا لەگەڵ ئێمە ومانانەوە ئەو تەمەنانەی ئێمە زۆر لێ قڕەبووی نەزانی سەرکۆ ئەزانی بۆچی ئەدەی ئەوە بە پزیشەکەشمانە لەبەروی شیری دایکمانە خوارد ئەخا بەخوا واژ لەبەرەوەی کە بەرگری لەشمان بەهێز بوو لەبەرەوەی کە دایکمان ئەو شیرەی کە پیان سروشتی خوایە و چەند نیعمەتی جوانی تابوو ئێستا با پرسیاری کێوش بکەین دایکان ئێستا لەبەر خۆیان ئەم پرسیارە من نەکەم چکە واقع بووی پزیشکەکەمان لە ڕووی زانستی وەڵامان باتەوە شیری خۆی نایە بە مناڵەکە شیرێکی کێ بۆ کڕێت قەیچەکە قوتوی 20,000 پێ بە 25,000 پێ بە بەقەر یەک تۆز شیری دایک سوود و تایبەتمەندی خۆی نییە ئەمە هەموو سەرچاوەکان ئێتە دوای ئەوەم پرسیارەی من با پزیشکەکەم وەڵامی ئەو دایکانە بات خۆی سەرکە ئێستا بابەتەکە تۆزە قوڵە قوڵیە مە سروشتی خۆی گەورەی باتەوە ئەوەی کە خاتونێک بڕیار بە شیر با بە مناڵەکەی ئەوە خۆی ئەبێت لە ڕاستیە سەربەستە چۆن جستەی خۆی و ئەو دایکانی شیری خۆیان ئەیان بە مناڵەکە ئەزان چەند زەحمەتە مێستا لەگەڵ دکتورا باسم ئەکەوت مناڵی وا هەیە ئەم دایکە هیلاکە هەندێک جار مناڵی وردی تریشی هەیە بە 4 سەعات چون مناڵ لە فترێک بەدووە وەکو لایەنی دەرونی شیری دایکە خۆ شیری پرسیارانگرین بۆ پزیشک بەڵێ بەس حەز ئەکا وەکو مەمکەمژە لە دەمیابێ هەر بۆیە بەڕاستی ئەبێ دایکەکان و دایکی ئێستا دەوامیش ئەکە زۆر هیلاکانێک جار فریان ناکە ئەمە بابەتێکە جیاوازە بەڵام ئێمە لەسەر ئەم بابەتی هەستیاری شیری وشک لە مناڵ یان شیری قوت و شیری بۆ مناڵ کە ئەیەن بە مناڵ قساکەن و ئەم هەستاردی ئەسان چۆن نیشانەکانی دەرەکەیەوە چی بکرێ بەڕاستی لەم کاتانە هەر بۆیە دکتور محەممەد شکری پسپۆی نەخۆشیەکانی مناڵان لەسەر ئەم بابەتە زانیاریمان پێشکەشەکە دکتور گیان سلااوە دەبێ بەخێر بێت باری باش دکتۆر جا من بە دکتورم ودوتم لەم هەموو ڕۆژە خۆرە تاوە خۆشەی بەرنمەکەی ئێمە ئۆستودیۆکەی ئێمە دکتور کە وا دیارە سەرما بڕدەڵێ وەکو من ئەم ڕۆی بەرکەوتۆ تەشریفی هێناوە بۆ بەرنامە لەبەرەوەی ئینسان جاری وایە ناتوانێت پێشبینی بکابزانین لە ڕۆژانی داهاتووە چی ڕۆیە چیە ئەمەش ڕۆژێکی خۆشە بە نیسبەتکە دەمێکە چاوەڕێی باران بوو سپاس بخوا کەوا بارانەکە باری دکتۆر بابینە سەر بابەتی هەستیاری بە شیری قوتوو و ئەوەی کە هەندێک جار مناڵە شیرەکەی پێ ناکەوێت وەکو نیشانە چ نیشانەیەکی هەیە ئەم شیر پێ نەکەوتنە بۆ نمونە تەنیا ئایا ڕشانەوەیە یان نیشانەی تری هەیە بەڵێ ئێستا بەداخەوە بە ئەنجامی ئەوەی کەوا
شیرپێدانی سروشتی کەم بووتەوە زۆربەی دایکان بە کۆمەڵی هۆکار هەیە جاری وایە هۆکاری ئەوەی هەیە کە دایکانی ژۆک و باوکان لە دەرەوە چنە دەرەوە کارمەندە دەوامەکە شیرپێدانی سروشتی کەم بووتەوە بۆیە ناچار پەنابرێ بۆ پێدانی شیری وشک یا شیری قوتو کە ئەمە خۆی لە ئەساسا لە شیری مانگا یا لە شیری بزن وەرئەگیرێت بە زۆری زۆربەی شیرەکان ئەساسەکەی ئەگەڕێتەوە لە شیری مانگا وەرئەگیرێت ئەم شیری مانگایش ئەو پرۆتینی کەواتیایەتی جستەی ئێمە ئەگەر شتێک سروشتیەکە نەبێ یا لەگەڵ ئەوەی خۆی نەگونجێ لەگەڵی ڕانایە باوکو چی لێیە وەڵامدانەوەی چێبێ ڕەفزیەکە خۆڵی نییە ئەم پرۆتینە بچێتە جستەوە ئەمە لە هەموو مناڵانە نییە بە ڕێژەی 2% زۆر بڵاو نییە بەڵام 2% تا حدێ وردەوردە بەرەو زیادبوون ئەچێ بۆیە کاتێک کە شیری قوتو ئەدەین بە مناڵەکە هەنێکیان ئەو ینی 2 بۆ 3 مناڵ لە سەدا ئەگەر هەیە ڕیخۆڵەمان ڕەفزیەکە قوبوڵی ناکات تووشی هەستیاریە بێ ئەمیش دوو جۆری هەیە هەستیاریەکەوە لەگەڵ ئەوەی کەوا کۆ ئەندامی هەرز ئەگرێتەوە مناڵەکە تووشی ڕشانەوە و سکچوون و سگێشە و کەم خواردنی ئەکا هەنێکیشان کە پێوتێت جۆری یەکەم IgA لەسەر پێستیش دەرئەکەوێت سیرەکەی پێستی سووربوونەوە ڕوئەیە و ئەبێتەوەی حساسیت لە ناوچەیەکی جیاواز یان بۆ دەم و چاویان سەردەستیان یان نا بەڵێ بە پێی تەمەنەکانی ژەگۆڕێ بەس مناڵی خوارد یەک ساڵ بە زۆری لە دەموچاو لەگەڵ بەشی پشتەوەی پەلەکانی دەست پشتەوەی زیاتر لەم شوێنانە دەرئەکەوێت سووربوونەوەیەکی ئەبێ ئەمیش بە شێوە خێراکەی کە چونکە سیستمی بەرگری ئێمە کاتێک کە شتێکی غەریب ئەچێتە جەستەوە بە دوو شێوە وەڵامیاتێ یا بە شێوەیەکی ئەوەی کە پێڵێ قوەی تەواری ینی کتۆپەر یەکسەر سووربوونەوە و هەستیاری و تەنگە نەفەسی لە کۆندامی هەناسەش دروستەکە و پێستەکەی لەگەڵ سووربوونەوەیەکە تۆزێک ئاوساوی دروستەکە لە کوردواری خۆمان پێڵێ لیری دروست کردووە ئەم وە خوراندنی ئەبێ و لە ناوسکیش ئازار و ڕشانە و سکچوونی بۆ دروستەکە ئەمە جۆری یەکەمە کە لە ماوەی چەند خولەکێک بۆ یەک کاژمێر یا دوو کاژمێر دەرەکەوێت نیشانەکانی جۆری دووەم کە پێوترێ نەن IgA دیپندەن یان زارەوە ئەنگلیزەکە وایە کە جۆری حساسێتی درەنگترە چونکە جوابدانەوەی سیستمی بەرگری شێوە خێرا و شێوە هێواشەکەی شێوە هێواشەکەی کە خانەکانی ینی خانەکانی بەرگری تیا بەشدارەکەن پیانۆترێ تیسێڵەکان ئەمە وای لێکات ماوەی دەرکەوتنی شانەکان درەنگترە لەوەیە چەند ڕۆژێکی پێ بچێ جاری وایە 3 ڕۆژ تا 5 ڕۆژی پێچێ ئەنجا نیشانەکان هەنێکێ دوای چەند لەوێ چای هەفتەیەگا 2 هەفتەشی پێ بچێ ئەنجا دەستەکە بە ڕشانەوە و ئازاری سک و سکچوون و سکچوونی ئەمەیان خوێنی لەگەڵا بێ ئەوەی یەکەمیان هەر زیاتر سکچوونێکە وەکو ئاوە بەڵام ئەمەی دووەمیان خوێنی لەگەڵا بێ و مناڵەکە وای لێ تر گەشەی دواکەوێ هەستیاریەکانی کە لە شوێنەکانی تریش چکە سێ شوێن لە جستەی ئێمەیە کە هەستیاری هەبوو دەرەکەوێ یەکەمیان کۆندامی هەرچە کە لە 150 جوابدانەوەکان لەوێ بێ لە 120 لە پێستەوە 25 لە پێستەوە بە شێوەی سووربوونەوە و وشکبوونی پێستەکە کە پێوترێ ئەگزیما مە معنایوانی هەر مناڵەکە ئەگزیمایە بوو هەستیاری بەشیرەیە هەنێکەیە خۆی هەر هەستیاری پێستی هەیە سیفەتی بۆ ماوەیە بەڵام ئەگەر لەگەڵ یا سکچوون و ڕشانەوەشی هەبوو لەگەڵ شیری قوتوەکەیە ئەو وەختیاڵن هەستیاری پێستیشی بۆ دروست بووە جۆرێکتر لە جوابدانەوە هەستیارەکان لە کۆ ئەندامی هەناسە دەرەکەوێت سیرەکەی مناڵەکە تەنگە نەفەسە بێ کۆکەی ئەبێ یا جاریوە هەر لە لوتیا بێ ژمەی زۆرە بێ ئاوی لوتی زۆرە بێ هەنێکی تریشان ئەچێتە بەشی خوارەوەی سنگ بە شێوەی تەنگە نەفەسی و ڕەبۆ لێ دەرەکەوێت ئەمە جوابدانەوەکانی سیستمی بەرگریە بۆ ئەو پرۆتینە ناسروشتەی کە لە کە تایبەت ینی تایبەتە بە مناڵی وەکوواڵێ بەسکەی مانگاکان بۆیە ئەوان جاری وایە هەنێک لە پزیشکاندایانێ ئەڵێ شیری مانگا بۆ گوێرەکەکانیان شویری دایکیش بۆ مناڵەکانیان بۆیە ئەمەوەکو شیعارە بێ هەر کەسەی خۆی بەکاربێت بەڵام کاتی ئێمە ئەچین هینی ئەوان بەکارێنین ئەم کێشەمان بۆ دروستە بێ و ئێستش لە زیادبوونایە
بۆیە ئەبینی زۆر کات دایک و باوکان ئەو کێشیان هەیە ئەڵێ مناڵەکەمان هەستیاری بە شیر هەیە و کاتێککە شیری قوتوێنێ تووشی چۆڕشانەوەیەک کەواتە دکتۆرەوەی کە منوتم لە ڕووی زانستی تەندروستیەوە تا چەند هەموو ئەم نیشانانە لە مناڵەکاتەوە کە شیری دایک شیرێکی سروشتیە و ساڵانەش لە جیهانە بە پێی زانستی تەندروستی ئەماکەن بە زەنجێک بۆ وشارکردنەوەی کە چۆن منداڵێکی تەندروست گەشەی پێەکەی پێویستی بە شیری دایکە شیری دایک چەند گرنگە من پێم خۆشە لە زاری خۆتەوە و بە پێی زانستە تەندروستەکە بەڵێ ئێمە هەمووش تەتا مرۆڤایەتی لە سروش دوورکەوێتەوە کێشە و مەشاکلی زیاتری بۆ دروستە بێت بۆیە پێدانی شیری سروشتی لەم کێشانە دوورمانەخاتەوە شیری دایک یەکەم ئەو استفادەی کە حازرە دایمە پێویستی بە پریپەرێشن و حازرکردن نیە ئەبێ ئاوەکەی بۆ بکڵێنێ مەمەی بۆ تاقیمکە و شیرەکەی بۆ بکڕێنە ئەم هەموو دقەیەک حازرە ئەوە خاڵێکی تر پلەیەکی گەرمی گونجاوە چونکە پلەی گەرمیەکەی نابێت شیرەکە سارد بێ یا زۆر گەرم بێ ئەم یەکسەر گونجاو لەگەڵ مناڵەکە تووشی ئەوەی ناکاکەوە تاقەیەکی وزەیەکی زۆرتر سەرفکا بۆی ئەو شیرە گەرم کاتەوە خاڵێکی تر ئەوەی کە پێوترێ HMO Human Milk Oligosaccharide HMO لە هەنێک لە قوتووە شیرەکان ئەبینی لەسەری نووسراوە ئەمە پێوترێ مادەیەکە کە پێوترێ پریبایۆتیک خواردنێکە بۆ بەکتریا سوودبەخشەکانی ناوڕی خۆڵی ئێمە کەوای لەکە سیستمی بەرگریمان بەهێزەکە بێزگە لەوە مادەی نیوکلیۆتایدی تایە نیوکلیۆتاید کە بەردی ئەساسیە بۆ دروستبوونی مادەی نیوکلیک ئەسید لێەوە چی دروستە بێت ترشە ئەمینیەکان و سیفەتە بۆ ماوەیەکان چونکە کە ماد نیوکلیک ئەسیدەکان ئێمە ئەو بەردە ئەساسێرکە لە نیوکلیۆتایدی لە شیری دایکە هەیە لەگەڵ پرۆتینێک لێکی ئەین کرۆمۆسۆمەکان و DNA دروستە بێت DNA ئەنج پاشان کرۆمۆسۆمەکان کەوابێ بێزگەلەوەی کەوا یارمەتی دەرە بۆ گەشە لە هەمان کاتە ئەو مادانەی ئەیاتێ کەوا بۆی مادە جێنەتیکان سیفەتە بۆ ماوەکان بگوازرێتەوە بە شێوەیەکی باش لە هەمان کاتە سکریتەری IgA جۆرێک لە دژەتەنی تایە ئەم دژەتەنە دژی بەکتریا و ڤایرۆسەکان ئیشەکە ئەگەری توشبوون بە هاوکردنی کۆ ئەندامی هەرس کەمتر ئەبێتەوە جگە لەوە کە شیری دایکماندا مناڵەکە ئەو هەستیاری کە باسمان کرد لە مناڵەکە یا ڕوونایە و لەگەڵ ئەوەشە یارمەتی دەرێکە بۆ گەشەی مێشک ئەو مادانی کە پێوترێ نیوکلیۆتایدەکان لەگەڵ تاورین و کۆمەڵی مادەی تریتایە دەرکەوتووە ئەو مناڵانی کە شیری دایکە خۆن توانای زەکا و زیرەکی و توانای فێربوونیان زیاترە لەوانەی کەوا هەر شیری قوتوو بەکارێنن بەڵام بە نیسبەتێکی کەم بەڵام هەر جیاوازیەکان هەیە چەندێک باسێکی شیری دایک ئەو ئیسیفادانی کە لە شیری دایکایە تەبیعی ناتوانین بە شیری قوتوو بۆی تەعویز بینەوە بەڵام ئەمە بە شێوەیەکی گشتی ئەو خاڵانە بووکەوە هەم مناڵەکە ئەپارێزێ هەم سیستمی بەرگری بەهێزەکە هەم یارمەتی دەرە بۆ گەشەی جەستەیی و بۆ گەشەی مێشکیشی ئەمە بە شێوەیەکی گشتی لە هاوکردنەکانیش ئەمە پارێز یەک بابەتی شەیە زۆرجار لە مناڵانێک کە شیرە خۆرن دروست ئەبێ ئەڵێ غازاتی پێ دروستەکە بە شیرەکە پێم وابێ شیری سروشتی یان شیری دایک ئەمە کێشەیە بۆ مناڵ دروست ناکات ئەسڵەن بەڵێ وایە خۆی لە ڕاستیە غازات بە شیری دایک لەگەڵ بە شیری قوتوش دروست ئەبێ بەڵام ئیسفادەکەی شیری دایک لەوایە کە مناڵەکە زوو دانیش لە ئەبینی لە ڕۆژێکە چەند جار شیر بخوا ئەوەنە جار پیسیەکە ئەمە وای لەکە غازاتەکە کەمتر بێتەوە بۆیە ئەوانەی کە شیری دایکە خۆن غازاتیان کەمترە بەڵام هەر دروستە بێ ئەوە نیە بڵێ دروست نابێت شیری قوتوەکە زیاتر دروستیەکە و لەگەڵیشا کەمتردا ئەنیشێ پیسی کەمترەکە غازاتەکە زیاتر کۆ بێتەوە سگێشەکەی زیاترە بێت بەڵام ئەمە لێرا خاڵێکی گرنگێتە پێشەوە شیری دایکەوای لێکا زوو دانیشە لە مانگی یەکەمە جاری وا هەیە هەنێ دایکمان بینیوە فەقیرە کۆمەڵی خواردنی زۆریان لێ قەدەغا کردو وتیانە وڵا ئەمە هەستیاری بە پرۆتینی شیری مانگا هەیە تۆشە بێ ئەم مادانە نەخۆت بەڵام شیری دایک خۆی زوو پێدانیشە سکچوون نییە ئەبینی دایکەکە ئاماژە بەواکە ئەڵێ لەگەڵ شیرەکەی خوارد سێرەکەی لە قوڕگەی نەچۆتە خوارەوە جۆڵەیسکی یا قۆڕیسکیە و پیسی ئەکە ئەمە بە سکچوون حساب نییە بۆیە مناڵ لە دوو هەفتەی یەکەم هەتا مانگێک لە ڕۆژێکە 6 جار یا 7 جار یا زیاتریش دابنیشێ بە سکچوون حساب نییە و بە هەستیاری حسابی ناکەیت چکە ئەو پیسایی کە ئیکاش شیلە و خوێنیشی لەگەڵان نییە بەڵام دایکە فەقیرەکە گۆشت هێلکە بەرهەمەکانی شیر هەمویان لێ قەدەغا کردووە وایان لێ کردو هیچ پرۆتینێک وەرنەگرێ ئەو وەختە کوالیتی ینی ئەو ڕێژە پرۆتینێکە پێویستە بۆ مناڵەکە ئەوەش کەمە بێتەوە ئەمە خاڵێکی گرنگە ئێستا لە سینەمانی ئەوەی ئەیبینین زۆر باسی ئەم هەستیاریاکرێ مناڵێکی زۆر فەقیرە هەمووی خراوەتە سەر شیری
پزیشکی بووە و هەنێک چاوای لێ هاتو شیری دایک واز لێبێنێ بەڵکو ئەمە گرنگە دایکان بزانن کە شیری خۆیاندا بە مناڵەکە زوو دانیشە ئەوە هەستیاری نییە ئەگەر هەستیاریە بوو چەند خواردنێکی کەم هەیە ئەتوانی ئەوانەی پێنەی دایکەکە نەیخوا ئەو وەختە مناڵەکەش ئەو کێشێ ئەمێکە گۆشتشتی لە قەدەغاکەن ئەمە غەڵەت هەڵەیە وایە دایکەکە بەڵام مەبێت چی نەخوات ئەگەر ئەو بابەتی هەستیاریە مناڵەکە هاتە ئاراوە ئێمە ئەو پرۆتینەی کەوا لە ناو شیری مانگا هەیە جۆرێک لە پرۆتین کەوا نە بە گەرمی تێگەچێ نە بە ترشەڵۆکی ماعیدە هەرز نابێت بۆیە ئەو پرۆتینە بەس لە شیری مانگا هەیە شیر و بەرهەمەکانی لێ قەدەغاکەین ئەگەر هەستیاریەکەی هەبوو بەس گرنگە ئایا ئێمە ئایا نیشانەی هەستیاریەکەمان هەیە و فحوساتی تاوامان بۆ کردووە کە بزانین ئایا هەستیاریەکەی هەیەیاننا ئەگەر هەیبوو بەس ئەڵێن شیر و بەرهەمەکانی شیری کە لە مانگا وەرئەگیرێ با ئەوانە نەخوا بەڵکو ئەتوانێت گۆشتی مریچی بخوا گۆشتی مەڕ بەرخ بزن حتا شیری مەڕ یا شیری بزنیش ئەتوانێت بەکاربێنێ بۆ خۆی دایکەکە تەنها شیری مانگای لێ قەدەغاکرێ بەڵام ئەوەی من تێبینیەکەم هەنێکانەیە فاسۆلیا و نۆکونیسکیشیان لێ قەدەغا کراوە چونکە ئێمە ئەو خواردنانی کەوا هەستیاریمان بۆ دروستەکە لە سەرچاوە بڵین ئاژەڵیەکانەوە زیاتر شیری مانگایە لەگەڵ هێلکە لەگەڵ گۆشتی ماسی ئەگەر هەستیاریمان بۆ دروستکە ئەوانش کە لە ڕۆکیەکانەوەیە ئەمەی کە پێوترێ بستەی سوودانی پینەتی پێڵم بە ئەنگلیزی لای خۆمان یەکەم جار بە عەلیبابا ناسراوە ئێستاش هەروای پێوترێ ئەوە لەگەڵ ئەو پرۆتینەی کە لە گەنما هەیە گلوتین ئەمانە هەزیاتر هەستیاری دروستەکەن نای مناڵ بەڵام خاڵەکە بابەتەکەی ئەمە زیاتر شیری قوتووە کەوا هەستیاری لای مناڵ دروستەکە و ئەو ڕادە زۆرەی کە ئێستا باسەکرێ و زۆربەی مناڵ خراوەتە سەر شیری پزیشکی بەڕاستی ئەوەنە بڵاو نییە کە ئێستا لەوەیە بە ڕێژەیەک بێ من تقریبی بڵم لە سەدا بدە بۆ لە سەدا 20 مناڵانە بینم ئەو پیان و تۆکە ئەو کێشەی هەیە و ئەو شیرە پزیشکی بۆ بەکارێن هیوادارین کە هەموو دایکان هەموو ئەوانەی کە مناڵی کۆرپیانێ و شیرە خۆرەیە هەتا ئەتوان و خۆیان تەندروستن شیری خۆی بن بە مناڵ و ئەرزانی دایکێکیش کەوتە سەر شیری قوت و شیری مانگاکە ئاماژی پێیا دکتۆری بەڕێز بتوانن ئەگەر زیانی و ئەم نیشانانە و ئەم هەستیارانەی تایە ڕاستە خۆ بچن بۆ لای پزیشک بۆی کە ئەو توانێت چارەسەری بۆ تۆزێتەوە زۆر سپاس بۆ زانیاری دەستەکانی خۆش بێ زۆر سپاس.